وەزارەتی پەروەردەی عێراق ساڵانە ڕاگەیاندنی ئەنجامی تاقیکردنەوە گشتیەکانی خوێندنی کوردی لە کەرکووک دوا دەخات. ئەم ساڵی شاوشێوەی ساڵانی ڕابردوو وەزارەتی پەروەردەی عێراق ڕاگەیاندنی ئەنجامەکانی قۆناغی سەی ناوەندی کە دەکاتە نەوەی بنەڕەتی لە پارێزگای کەرکووک دواخستووە. ئەنجامی دراسی عربی ڕاگەیاندرا و بەشی خوێندنی کوردی خوێندکارەکانمان توش دڵڕاوکێ بوونەوە. ئەمە شەگەڕێتەوە بەوەی کەوا وەزارەتی پەروەردە هیچ تەنسیقێکی تەواوی لەگەڵ بەشی خوێندنی کوردیانە نەک هەر لە ڕاگەیاندنی ئەنجامەکانی تاقیکردنەوەکان لە هەموو شتەکان لە هەموو بوارەکان بۆ نمونە لە کێشەیەکمانەوە کە گیر و گرفتی وانە بێژەکانمانە تاکو ئێستا هین دراسی عربی تورکمانی جێبەجێبەوە 600 مامۆستای گرێبەستی ئێمە تا ئێستا ئاستەنگیان بۆ دروستکرد ئەو ڕۆژە نووسراویان بەرزەوە کردووە. ینی لێرە شۆ داواکەین وەزارەتی پەروەردە حەقە ئیتر بە شێوەیەک چکە کەرکووک پێکاتی کورد و عەرەب و تورکمان سێ دراسە بەنەوە ئەکە خوێنێت دراسی کوردی ساڵانە کێشەی بۆ دروستەکەن نەک لە ڕووی تاقیکردنەوە لە هەموو ڕۆکانە ساڵانە خۆیان مامۆستا بن بۆ بەغدا کا بۆ ڕاستکردنەوەی دەفتەرەکان بۆ تەسحیح دەفتەرەکان ینی مامۆستاوی هەموو ساڵێک ڕە مامۆستاوی ئێستا 20 ساڵش خدمەی تەواو کردووە نەبراوە لە تەنسیقێک نییە. بەڕێوەبەریەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردیش لە کەرکووک دەڵێت بانەکانی وەزارەتی پەروەردەی عێراق بۆ دواخستنی ئەنجامەکانی خوێندنی کوردی بانەی سست و لاوازن. لە وەڵامی بەدواداچوونەکانمان بۆیان ئەڵێن لە دوو کۆنتترۆڵە ئیشی تێکرێت کۆنتترۆلی زیبانی عەربی جیاوازە و کۆنتترۆلی زبانی کوردی و سریانی و تورکمانی لە شوێنێکی جیاواز و ئیشوکارەکان ڕاپەڕێنن. بەڵام لەگەڵ ئەوە شایە ئەکرێ جەنابی وەزیری پەروەردە کاتێ ئەڵێ ئەمڕۆ وەزیری پەروەردەی عێراق مەبەستم کاتێک کە نمرە بڵاوەکاتەوە لەسەر ئاستی عێراق کەرکووکیش پارێزگارێکە لە زمنی عێراقا دەکرێت چۆن بۆ خوێندنی عەربی لینکەکە دابەزێنێت دەبێت لینکی خوێندنی کوردیش دابگریان و تەنانەت تورکمانی و سریانیشی دانەگرتووە. ئەمە نیگەرانی دروست کردووە لە شارعی کەرکووک داوای ئەوەکەن بۆ ئێمە هەموو ساڵێک لە هەمان کاتا و هەمان کێشە دووبارە ئەبێتەوە. وەزارەتی پەروەردەی عێراق بەوە ڕاستەیە کار دەکات بە تەنابایەق بە زمانی عەربی بدرێت. نمونەش بۆ ئەمە دواخستنی ڕاگەیاندنی ئەنجامی تاقیکردنەوە گشتیەکانە بۆرێک لە خوێندنی کوردی و خوێندنی تورکمانی و سریانیش. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.